دەگوزارێ ژیانتان ئەجا ژیانی ما ئەوە هەر ئەو هەیە ئەرێ هەر دەستنە چێن دەرمەسەرم بزانم هاوچی لێرن ڕۆشتین چی لێرە ڕۆشتین دەچینە منتیقەی چۆمانێ هاوینە ئەوێ سارترێ دەستنەوێن دەخۆشترە چینە بن بەردەبووچی چەند خۆشە من بە چۆمان خۆم ناچم بەسمارە برام ماری برا ئێستا ئێرە چی ئەوە ماری برامە ماری براتە ئەتو لێرە دەژی ناوە لە مارمەوە بۆ بڕۆ بەستەدان هاتم بە سەردان هاتی تێکنە چ بە خێو دەکەن وەڵا ئاژەدارینەوە هەر ئاژەڵ داری دەکەن وەنیە زۆر خۆشە ینی زوو دیمەنەکەتان زۆر زۆر جواب بوو منتیقەی خۆشەوە بەتی لە زمانی بە ئەو باپیرمانەمە هەر ئەوها ئەژین و هەر ئەها ئیشە ڕەوەنداتی دەکەن و ڕەوەند بووینە هەس هەر ڕەوەند بووین ئەنهانیش ئەسە هەندێکمان لە شاری هەندێکمان لێ دەشتەوە ئەزت خۆ بە ئەو شتانە هەر بمینێتن ینی کوردستان بەو دیمەنانەوە جوانە هەر دەمینیتن ئینشاءڵڵا هەر دەمینێتن ماستی ئەوە دەکەن وەنیە ماستەکەین و پەنیر دەکەین و ماست و پەنیرتان پێ دەچ زۆر خۆش بە خۆت دەکەی یان ئەخەم نارم بخۆم لێرە نیمە ئەتو دەکا براژ نەکەن بچی براکەم براکەم براکەت و دەی لەشتان ساغ بیت ئینشاءڵڵا هەر تەندروست باش بن هەر سەلامەت بن ئەو زۆر حەزم لێ بچمەنا ئەو کارانە ئەوجە بەس ناشوێرە وڵا هێوەی کەم جارە دەچمەوە دەستیان لێ دەدەم کارچ لە تۆکە چم لێ دەکەن چ بکەم وچین ئەها نەماندیتیا ئەوان بەستە زمان خۆی زێڕانە باشە بەس دستانان دەستنە چۆمان ئەدی هاوینان دەچینە چۆمانی هاوینان دەستنە چۆمانی پشتی چۆمان دەچینە بەردەبووچی بەردەبووشتانەکە ئەدی هاوینان هەر لێرە دەبنیان هەر جار دەستنە جێچی ئێ مەقصد بەهارە لێرە نینە هاوینان دەچینەوەین دەرەی پایزان دەین و ئێرە دستانان دەچینە ناحی دێگەرەی دێگەرە ئەوێ ئەو باش دستانان خانشتمان هەیە لەوێن دەری ئەوێ باشترە بەکەی ئەوێ مەڕمارەتە بەخێوەکەی دستان زۆر زۆر باشە باشە ئەی بزانم لێرە ئەنگ و خواردنی کوردەواری زۆرتر دەکەن خواردنی کوردەواریش دۆرمەیە و کفتەیە و برنج و گۆشت و قڕاوە و ئەو شتانە دروست خەچی دیکە مەسەن ئەوانە خەرچی کەش ئەو شتانە دەکات چ نازانم شوێ کوردەواری ئەوە ستانان دەخورێن ئەو کاتانان زیاتر ستانان حەز لێ کەشک و شتێ لە خۆدۆینە لێ دەنێتن و ئەو شوانە جانیسکۆما شەو بگرە هەتا ئەو زمانی حالم هە برنجە خواخۆچی لە بەشتانە وڵای قسە ئێستا کەس خۆی ماندی ناکە خۆ بەشتانە مادی ناکەن بەریانی و دۆرمێ و ئەو شتانە دۆرمە و بریاری تەن خۆشە باشە بزانم ئەدی وچی لە چۆمان و ئەوانە ئەتو هیچ سویتی لە گەریان لە بیداەتی بەخۆمە لێ بوومە بەس کەتنی شارمان خواردنی شتی سروشتی مەسەرەنە کەنگور و ئەوانە ئێجا کەنگرو ئەوانە بەهاران سەری بواری دستانی ئاخەلێوان ئەو نەعای کەنگرە و کاردیە و تورکێ و ئەو شتانی وەڵامە بە زۆری هەر ئەو جیانە خۆنجایت کۆشکەش زۆرە برین شتانان بەسەڵ هەیە ئەمە گەلک ئەوەی ناکە هەیە مەسەرە لای بادینان هەندێک خواردنی دیکە هەیە هەندێک جیایکە هەیە ئەشکاری هەیە بەزۆڵی ئەمە ناخۆن سەکە ڕاستی دەستەکان خۆش بیدایە جان زۆر زۆر سپاسم دەچم هەندێک لەناو ئەو کار و شتانە دەگەڕێم و باشە دەستەکان خۆش زۆر زۆر مەمنونتانم زۆر سوپاس دەکەم.